عشق بازیانە با چاکتان پێ بڵم زۆربەی هەرە زۆری ئەو پیاوانە ئیشی ئەو پیاوانەی کە شەهوەت بازن ها بە تایبەت ئەگەر پیاوێکتان بینی حەزی لە ئافرەتێک کرد ئەم ئافرەتە ماڵ و مناڵی هەبوو ئەم ئافرەتە داوێن ئەم پیاوە داوێن پیسە ئەم پیاوە شەرواڵ پیسە دوو لە ڕووی جەنابتان ئەمە سەگ و حەیوانیشی دەستکەوێ مەجالیان نادات بۆیە ئەوە بکەنە یاسا هەر پیاوێک بە دوای ئافرەتی هاوسەردارە گەڕا حەزی لە ئافرەتێک کرد کە ئەم ئافرەتە ماڵ و مناڵی هەبوو ئەوە بزانن ئەمە پیاوێکی شەرواڵ پیسە چونکە پیاو ئەگەر مەبەستی بێت زەواج بکات ئەڕوا بە دوای ئافرەتێکا گەڕێ کە ئەم ئافرەتە مێردی نەبێت ئیتر یا بێ هاوژین بێت یان کچ ئازە بێت نەک بڕوات ڕێگە لە ئافرەتێ بگرێت کە ئەم ئافرەتە ماڵ و مناڵی هەیە ئەم ئافرەتە مێردی هەیە بۆیە ئەوانە بۆ خۆیان شەهوەت بازن شەرواڵ پیسن سەگ و حەیوانیشیان بۆ دەستکەوێ مەجالی نادەن بەڵام ژن ئەبێ زۆر عاقڵ بێت و زۆر مرد بێت باشە بە هیچ شێوازێک لە بەرچاو ئامۆزاکەت پورزاکەت هەر کەسێکی خزمی نزیکت مەیە دەمەتەقی لەگەڵا بکە و کراوەمە بە لەگەڵێ قەت کراوەمە بە لەگەڵ پیاوە بە ئەندازەیەک سنوورێکی بۆ دابنێ کە دوو ڕۆژت نەتوانێ بی ئەدەبی بەرامبەرت بکات عادەتەن بەخوای گەورە براژنت بێت پورزات بێت ئامۆزات بێت دراوسێت بێت هەر کەسێک بێت ئەمە ناخی هەموو پیاوێک کە ئەوەندە لەگەڵ یا کرایتەوە باشە حکایەتت بۆی کرد قسەت بۆ کرد پێکەنین و ئیترها جاری وایە لەچکەکەت داکەنی دیکاتە سەر شام ئیتر بە بیجامەوە لە بەردەمیا دابنیشیت وردە سوک ئەبی لە بەردەم ئەو پیاوەیە و ئەو پیاوەش هیچ شەهامەت و پیاوەتێکی لە بەرچاو ژنە نامێنێت کە سوک بووی لە بەردەمیا ئیتر زۆر بە ئاسانی ئەتوانێت ڕاوت کات زۆر بە ئاسانی نامەشت بۆ نێریە لە ڕێگەی تەلەفۆنەوە جارێ بە گاڵتۆگەب دەسی پێکات بە نوکتە و بە قسەی خۆش دەسی پێکات لە کوێنیت حتا ئەوەی کەوا وەکو مار پێتەوادات جا بۆ خۆتان عاقڵ بن هەزارەها ئافرەت ماڵی لێ تێک چوو هەر ئامۆزاکەی خۆی لێ تێکدا باشە شوبراکەی خۆی لێ تێکدا بەخوای گەورە شتی وایەت بە لامان کورە سەر سپێ بێ ها بەخوا سەر سپێ بێ ئەڵی بۆ خاتر خوا چۆن ئەم شتانە ڕۆدات بەخوای گەورە زاوا حەزی لە خەسووی خۆی کردووە باشە ئەم خەسووە بە شێوە جا تەمان خەسووەکە بەرچاو بووە باشە بە شێوازێت تێکەڵی ئەم زاوایی بووە هەر وەکو کوڕی خۆی ماچی کردووە وەکو کوڕی خۆی تەسەڕوفاتی لەگەڵا کردووە بە شێوازێکش لەگەڵ یا کراوەتەوە ئیتر ئەم خەسووە هیچ شکۆ چۆن بڵێ قورساییەکی لە لای زاواکەی نەماوە تا ئەوەی کەوا بۆتە نێچیرێکی زۆر ئاسان و ڕاوی کردووە دوایی وای لە کردووە هۆگری خۆی کردووە ماڵێکت یاخوا خۆگری خۆی کردووە مامۆسایەکی بەڕێز دەم شارەیە گێڕای وتی مامۆسا کوڕێ هاو بۆ لام وتی ژنەکەم تەلاق داوە ئێستا بە تەمام خەسوو مارەکەم کورەوتم هەی قوڕ بەسەرت قوڕ بەسەر خۆت و خاوەنت ئەوە دایکی تۆیە وتی دەی وەڵام من لەبەر ئەوە تەلاقم داوە ئیتیفاقمان کردووە تۆتی کچەکەم تەلاق بە خۆم مارەکە باشە وتی کچی ئەوم تەلاق داوە ئیسا هاتوومە ئەوە چۆن چارەسەر کرد یعنی وریا بن ها پیا و هەر ئەوەنە یعنی پیاوی شەهوەت باز ئەڵێم باشە ئەوانی کە لەخوا ناترسن ئەوانی کەوا بە دوای ئافرەتە ئاگەڕێن بەخوای گەورە خزم و کەس و کارش مەجال نادات وریا بن زۆر وریا بن وەرە با بە هەموو ڕۆژێک کە خەڵکێکی خەمخۆر قسەت بۆ ناکات یعنی ئەو شەریعەتە بە ئاسا یعنی هەر لە خۆیەوە تۆتی نەزەڕ مەکەن قل للمؤمنين يغضوا من أبصارهم وقل للمؤمنات يغضضن من أبصارهن يعني تۆ بڵێ هەر لە خۆیەوە ئەم شتە بێت نە حیسابی بۆ ورترین شت کردووە لە گەورە و بۆ بچووک حسابی بۆ کردووە بەخوای گەورە هەر نەزەڕە ئینسان تووشی زیناکە هەر نەزەڕە ئافرەت تووشی خیانەتەکە پیا و تووشی خیانەتەکە ماڵت لێ تێکەدات ئەی ئەگەر تۆ بە چاوی تەماحە و سەیری بەرامبەرەکەت نەکەی سەرنجی بەرامبەرەکەت ڕانەکێشیت ئەم زینایە بۆ دروستە بێت ئەگەر ئافرەت وەکو پیاو نەیاتە ناو دەمزەلامە و قسەی بۆ بکات و پێ بکەنێ بەدەمێوە ئەم پیاوە چۆن ئەتوانێ غیرەت یعنی چۆن غیرەت ئەیگرێت ڕێگە بەم ئافرەتە بگرێت بۆیە پیاوێک ئەگەر هاتە ناو دەست و دەمی ژنەوە و قسەی کرد و حکایەتی بۆی کرد و پێکەنین و ئادی شایەترم بۆ تێکە و ژنەکەش بەدەمیەوە پێکەنی ئیتر ئامۆزایە پورزایە براژنە حەچیەکە ئیتر ئەم گوێ نادات ئەسەن بیر لەوەش ناکاتەوە بیر لەوە ناکاتەوە کە دوو ڕۆژت ئەمە مەسیری ئەم ئیشە چی لێ دێت هەمیشە وتراوە پیاو لە دوو شتا چۆن بڵێ مەرگی خۆشی پێشەکات لە دوو شتا بۆ ئافرەت بۆ ماڵ بینیتانە خەڵک لەسەر ئافرەت حەشە لە ڕووی ئەو خوشکە بەڕێزانم ئەو پیاوە بەڕێزانی کەوە بینەری ئەم لایڤن
يعني لكاتي زنايا يعني سور زانيتي مراقبة يعني چاودێریەکەن هەڕەشەی لێدراوە بەم گەڕەکەیانەی بە دەوری ئەو ئافرەتەیانەی گڕە مەوعیدیان داناوە هەردووکیان لەگەڵ یەکتریا لە کاتێکە هەڕەشەیان لێداوتیانە ئەتکوژی نەیتە ئەو کۆڵانەیە بە دەوری ئەو ئافرەتەنیایی ئەم کوڕە مەرگی خۆی کردوتە پێش ئەو مەسئلەیەوە هاتووە دوای کوڕەکەیان کوشتووە ئافرەتەکەشیان کوشتووە باشە وماڵ بۆیە پێغەمبەر فەرمی صلى الله عليه وسلم اتقوا الدنيا واتقوا النساء ڕێی قاچاق ڕێکی مەترسیدارە باشە تەقەت لێکەن خەڵک تایە کوژراوە ئەسب کوژراوە هەموو شتێ بەڵام ئەم کەسە بۆ ماڵ بۆ ئافرەت بۆ مەسەلەی شەهوەت ئامادەیە مەرگی خۆشی پێش بکات ئەمە کەسێک کە بە دوای دنیاوە بێ وێڵ بێ بە دوای دنیاوە هەموو ئامانج و هەدەفی ئەم ئینسانە تێرکردنی حەز و شەهوەتەکانی بێت بۆیە زۆر وریای خۆتان بن بە تایبەت لەم سەردەمەیە هیچ سەردەمیە بەقەت ئەم سەردەمە ئاسان نەبووە پیاو دەستی بگا بە ئافرەت دەستی بکا بە پیاو ئافرەتی شەروال داوێن پیس و پیاوی شەروال پیس لەم سەردەمەیە زۆر بە ئاسانی ئەتوانن دەستیان بگا بە یەکتری بە یەک کلیکە ئاوا کلیکێکەکە و دەستێکا بە بەرامبەرەکەی زۆر بە ئاسانی بۆی ئەبێ زۆر وریابن جاران ئەگە خەڵکێ بیویستایە تووشی داوێن پیسی و شەروال پیسی بیان شەروال پیسی بکات ئەسڵ لە شارەکەی خۆی دەستی ناکەوت ئەوانی کە تەمەنیان هێتی ئەگەن لەم قسەی من ئەگە شتێ وایە ئەیانەوت هی خوار بەغا باشە هی خوار بەغا کەواتە خەڵکی ئەم شارە لەم شارە ئافرەتێکی دەست ناکەوت بۆی داوێن پیسی لەگەڵا بکات ئەبوایە بڕۆشتایە بۆ بەغا باشە بەڵام ێسا لە ماڵەکەی خۆیەوە بە کلیکێک گەگات بەوەی کەوا مەبەستێتی بۆیە ئەبێ ئەو ئەپانەی بەکاری هێنن ئیتر تیکتۆکە ڤایبەرە واتسئاپە سناپە هەر شتێکتان هەیە ماسنجەرە هەر شتێکتان هەیە ئەبێ پرایڤیتی کەن بە خۆتان نێڵن خەڵکانێکی گورگ ئاسا بێن ملتان بشکێنن ئەبێ زۆر وریابن زۆر وریابن ورە وەڵڵا من قەسەماً بالله خەڵک باسی کردووەتی مامۆسا لە کۆمێنتێکەوە تووشی داوێن پیسی بوومە لە کۆمێنتێکەوە ماڵی خێزانیم لێت یەک چوو حل لە کۆمێنتێکەوە کەسێک هاتە ڕیپلەی سلام علیک تۆ خاتونیە بەڕێز دیاری ئەکرێت ژمارەکەت وەرگرم و ئەکرێت بزانم ناونیشانە لەکوێ ئیتر ئافرەتە بیعەقڵ جاری وایە بیعەقڵە نازانێت یعنی چی بکات باشە شەیطان پێیەکە و ڕقابەت و دینەکەشی نییە بەس چۆن بڵێ بیبەسێتەوە بیگرێت لەو حرامە گەورەیە لە ڕێگەی یەک کۆمێنتێکەوە تووشی ئەو حرامە گەورەیە بوو ئیسا ماڵی لێت یەک چوو بۆیە زۆر وریابن نەک کۆمێنتی پیاو جواب دەنەوە نەک کۆمێنت بۆ پیاو بنووسن گۆرانی بێژەیە گۆرانی ئەڵێە تۆ بۆچی بە پرۆفایلی خۆت کە هەموو خەڵکە زانێت تۆ پرۆفایلەکەت دیارە ناوەکەت دیارە وێنەت لێداوە بۆ ئەڕۆی کۆمێنتی بۆ نووسیت باشە بۆ ئەڕۆی چ پێویست دەکات بۆ ئەڕۆی کۆمێنت بۆ کەسی تر ئەنووسیت کە سوور ئەزانی خەڵک دێتە ڕیپلەی و دوای تووشی خراپەت ئەکات یان کە کەسێک جوابی کۆمێنتەکەتە داتەوە بۆ دووبارە تۆ جوابێ دەیتەوە بۆ بەس پێم بڵێ بۆ خۆت زەرەرەکەیت